climate summit and ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ هیومان ڕایتس وۆچ داوا لە نەتەوە یەکگرتووەکان دەکات لێکۆڵینەوەی جددی لەبارەی گۆشەگیرکردن و سزادانی موسڵمانانی هەرێمی شینجیانگی چینەوە بکات. لوسی ماکیرنان بەڕێوەبەری ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ لە ژنێڤ لە هەمویانی کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پێویستە ئەنجومەنی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان دەستەیەک لە خەڵکی شارەزا و سربەخۆ بۆ لێکۆڵینەوە لەبارەی پێشێلکاریەکانەوە پێک بهێنێت. ماکیرنان ڕاشی گەیاندووە بە سەرنجدان لە قەبارەی ئەو پێشێلکاریانی بەرامبەر موسڵمانانی ئەو هەرێمە و مەترسیەکانی دەکرێت پێویستە بە زووترین کات لێکۆڵینەوە ئەنجام بدرێت. راپۆرتەکانی وڵاتانی خۆراوە بەردەوام وڵاتی چین تۆمەتبار دەکەن بە گەمارۆدان، سزادان و کشتوبڕی زیاتر لە ملیۆنێک موسڵمانی ئۆبگۆری کە مەنەتەوایەتی موسڵمانی ئەو وڵاتە و کۆکردنەوەی زۆرە ملەییان لەسەر بازگەکانی دووبارە ئامادەکردنەوە لە شینچیانگ. ئەمە جگە بە زۆر کارپێکردنیان و بە زۆر خەساندنیان بە مەبەستی ڕێگری لە خستنەوەی وەچەی نوێ. هەرچەندە دەسەڵاتدارانی چین تەواوی تۆمەتەکان ڕەت دەکەنەوە و سەربازگا زۆرە ملەکان بە ناوەندی ڕاهێنانی پیشەیی ناو دەبن بۆ دژایەتیکردنی توندڕەوی ئاینی، بەڵام بەڵگە و شایەتیەکانی موسڵمانانی ستەمدیدەی ئەو وڵاتە و بەرگری بەشێک لە ڕێکخراوە مرۆڤ دۆستەکانی جیهان تەواوی بانگەشەکانی پەکینی بە درۆ خستوێتەوە. وێڕای ئەوەی چین بەردەوام فشارە دیبلۆماسیەکانی زیاد دەکات بۆ ئەوەی ڕێگە لە بڵاوکردنەوەی هەر راپۆرتێک لەبارەی ستەمەکانیەوە بگرێت، بەڵام چاوەڕێ دەکرێت لە مانگەدا نەتەوە یەکگرتووەکان راپۆرتێکی تایبەت بە ستەم و ڕەگەزپەرستی و پێشێلکاریەکانی چین بڵاو بکاتەوە. پێشتر ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ داوایان لە میشێل باشلیە کۆمیسیاری باڵای نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری مافی مرۆڤ کرد بۆ بڵاوکردنەوەی راپۆرتی تایبەت بە دۆخی موسڵمانانی باکووری چین، بەڵام ناوبراو تا سەردانی هەرێمەکەی نەکرد لە مانگی 5 ئەمساڵ ڕەتی دەکردەوە راپۆرتە ئامادەکراوەکە بڵاو بکاتەوە. باشیلیت سەردانی چینی کرد، بەڵام تا ئێستا شتێکی ئەوتۆی لەبارەی موسڵمانانی ستەمدیدەی ئەو وڵاتەوە نەدرکاندووە. ئێستاش دوای سەردانەکە چالاکانی مافی مرۆڤ ڕخنەی توند لە ناوبراو دەگرن و دەڵێن باشیلیت وەک دیبلۆماتکارێک ڕەفتار دەکات نەک بەرگریکارێکی مافەکانی مرۆڤ. ئەوە تا لوسی ماکیرنان بەڕێوەبەری ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ دەڵێت هەست بە بێئومێدی دەکەین لە نوێنەری UN لەبارەی لێپرسینەوەی وڵاتی چینەوە. ئەو ئاسانکاریان بۆ دەکات ئەمە گەورەترین ئاڵنگاری و تاقیکردنەوەیە ڕوبەڕووی دەبێتەوە بۆ سەلماندنی بێلایەنی. ماکیرنان و تووشێتی بۆ ئەوەی میشێل سەربەرز بێت پێویستە راپۆرتەکەی نەتەوە یەکگرتووەکان ڕاست و بەهێز بێت و تاوانەکانی دژی مرۆڤایەتی تێدا تۆمارکرا بێت کە لەلایەن چینەوە ئەنجام دراون.